سەرۆکی هەرێمی کوردستان لە وتارێکە لە بەردەمی ڕێخستنەکانی حیزبەکەی خۆی دەڵێ تەنها حیزبێک کە لەسەر ئاسی ناوخۆیی و عێراقی و هەرێمی حسابی بۆ کرێ پارتی دیموکراتی کوردستانە کە خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە، دڵنیام دەیناسم خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە، بەڵام ئەمە بووە بە بەشێک لەو فەرهەنگی سڕینەوەی کە پارتی ممارەسەیەکە لەسەر هەموو ئاستەکان و بە بچووکتربینینی شەریکەکانێتی و بە بچووکتربینینی حیزبەکانی ترە لە هەرێمی کوردستان پێشبینی وابوو بە دیاریکراوی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خۆی ببوێرێ لەو جۆرە گوتاران. پێشبینی خۆم وابوو، بەڵام وەختێ بەڕێزیان بەو شێوەیە قساکە واجبێکی یەکێتیانەمە وەکو سەرۆکی یەکێک لە دامەزراوەکان وەڵامی بدەمەوە وەمەیە پێی بڵێم. بەپێی عورفی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم دەبێت کۆکەرەوەی هەموو هێزە سیاسیەکان بێ. وەک عورفێکی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم ئەبێ پارێزەری یەکڕیزی گەلی کوردستان و هێزە سیاسیەکانی بێ. بەڵام دوێنێ بەو قسەیە سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەو بنەمایانەی تێکشکاند و وێرانی کردن کە لە لای خەڵکی هەرێمی کوردستان گەڵاڵە بوو بەوەی کە ئێمە دەتوانین بە یەکڕیزی بچینە بەغدا بۆ پاراستنی ئیستحقاقات و بۆ پاراستنی شایستەیەکانی گەلی کوردستان. بەڕێزان، نازانم ڕاو بۆ چوونی حیزبە سیاسیەکانی تر چییە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەمەوە بەبیر ڕای گشتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمیش بهێنمەوە کە یەکێتی حیزبێکی قبولکراوی متمانە پێکراوە لەسەر ئاستی عێراق بە دەلیلی نزیکترین بابەت کە بابەتی دانوستانکردنە لەگەڵ هێزە عێراقیەکان، لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقی، لەگەڵ کوتلە سیاسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەوەی کە سەرۆکایەتی وەفدی دانوستانکار بەڕێز قوبات تاڵەبانی کردوویەتی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی لیستی هاوپەیمانیە و سێ وەزیری یەکێتی و گۆڕانی شیاوەریان کردووە. ئەگەر ئەوان جێگەی متمانە نەبوونایە، ئەگەر ئەوان جێگەی قبولکردن نەبوونایە، ئەگەر ئەوان حساب بۆ کراو نەبوونایە، خەڵکی هەرێمی کوردستان ئێستا ئەو 200 ملیارەی بۆ نەدەهات کە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەکەی پێبدا. دەمەوێت بە بیری سەرۆکی هەرێمی کوردستان و هەموو ئەوانەی بێنمەوە کە ئەوانی تر ناخوێننەوە و کەلتوری سڕینەوەیان کردووە بە بەشێک لە خیتابی سیاسیان کە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی داعشا نەبوونایە، ئەم هەولێری قەڵاو منارەیە لە بەردەم مەترسیا بوو. هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی شەهیدە سەربەرزەکانمان توانیمان لە جەلەولا و خانەقینەوە بۆ مەخمور و شنگال و ڕەبیعە بپارێزین. لەم مەکتەبی سیاسی کە ئێمە تێئابەیەکەوە دانیشتوین لێرەوە هێزەکان ئینتیلاقیان کرد بۆ پاراستنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. حساب لەسەر چییە؟ لەسەر چ بنەمایەکە حساب لەسەر بنەمایە ئەو زۆرینە مزەیەفەیە کە هەیە، ئەو زۆرینە ساختەکراوەیە کە هەیە. بەڕێزان، دوا قسەمەوەیە هەر هێزێک، هەر حیزبێک، هەر کەسێک یەکێتی حساب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکا و نایخوێنێتەوە، یەکێتی نیشتیمانی کوردستانیش حسابی بۆ ناکا و نایخوێنێتەوە.